شێرپەنجەی مەمکۆک و هەموو شێرپەنجەکانی تر تەشخیصی پێشوەختەی پێویستە، وەکو هەموو نەخۆشیەکانی تر ئەتوانین ئەگەر بڵێم زوو تەشخیص کرا، زوو پێیزانرا، چاکبوونەوەی لە 100% هەیە. زۆر کەس هەیە تێپەڕی کردووە، ماوەیەکی تێپەڕەکە بە عیلاج و ناخۆشە و هەتایەتە سەربار، بەڵام لە دوای ئەوە بەڕاستی یعنی تێپەڕبوونی زاڵبوونی بەسەر نەخۆشیەکە ئاسانترە کە زووتر تەشخیص کرا، زووتر پێیزانرا. ڕاستە هەنێ ناخۆشی هەیە، مەسەلا هەیە نەخۆش هەیە پێویستی زۆرینەیان پێویستیان بە عیلاجی کیمیاویە، ناخۆشیەکانی لەمانەیە کە پێویستی بە عیلاجی کیمیاوی و سایدیفێکتی خۆمان نەزانین سایدیفێکتی زۆرە و عیلاجانە، بڵین ئاکامی زۆرە ئەو عیلاجانە، لەوانەیە نەخۆش پێویستی بە عەمەلیات بێت، پێویستی بە هەنێ کاری پزیشکی تایبەت هەبێت. نەخۆشی شێرپەنجە لە ناو خانمانە بە تەکید زیاترە بە حکمی هۆرمۆنات و ئەو خانانەی کە لە سنگی ئافرەتە هەیە جیاوازە زیاترە حکمی هۆرمۆنات بەسەریە، لەبەرەوە زیاترە لە پیاوانیش تووشیانە بێت، بەڵام کەمتر و کە لە پیاوە دەرئەکەوێ بەڕاستی تۆزێک قورسترە، لەبەرەوەی زووتر چانسی بڵاوبوونەوەی هەیە بە حکمیەوەی ئەو خانانەی کە لە ژێر مەمکەوەیە تەنکە کەمە، یەکسەر ئەچێتە سەر سنگی، سەر بڵین پەردەی سنگی و سیەکان و ماسوولکەکانی ئەو مەنتەقەیەدا ئەپۆشێ یا ئەچێ بۆ ژێرباڵی، لەبەرەوە تۆزێک قورسترە لە پیاوانە. نەخۆشیەکانی مەمک بەعام ئەتوانین بڵین ئەبن بە دوو جۆرەوە. نەخۆشیمان هەیە کە پاکە و بەڵام لە عینی کاتا متابعی ئەوێ بە دوواداچوونی ئەوێ، نەخۆشی شێرپەنجەشمان هەیە. بەنسبەت نەخۆشی شێرپەنجەوە ئەوەیە بێ نەخۆش جاران بە پێی گایدلانی عالەمی، بە پێی پەیڕۆ پرۆگرامی عالەمی، جاران لە 45 بۆ 50 ساڵەوە دەستیان پێکرد بە مەمۆگرافی، واتە ئەشعەی مەمک، ئەشعەی ئەتیادی ڕەشوسپی مەمک کە تایبەتە تەنها بۆ خانەکانی مەمک. ئەوە لە 45 بۆ 50 ساڵەوە دەستیان پێکرد 2 بۆ 3 ساڵ جارێ، بەڵام ئێستا سەیرەکەی پەیڕۆ پرۆگرامی عالەمیش هەمووی گۆڕاوە، چونکە نەخۆشیەکە زیاتر بووە، زیاتر لە گەنجەکانە زیاتر بۆ عەدەدی، بەعام خۆی عەدەدی زیاتر بووە، لەبەرەوە لە ئێستا هاتۆتە سەرەوەی لە 40 ساڵەوە دەست پێکەین بە مەمۆگرافی بۆ ئەوەی پێشوەخت تەشخیص بکرێ و لەگەڵ نەخۆشەکە بڕۆین و ساڵانەش ئەبێ بکرێ، واتە ساڵانە لە 40 ساڵەوە، جاران لە 45 بۆ 50 ساڵ 2 بۆ 3 ساڵ جارێ بوو. ئێستا کەواتە زووتر لە تەمەنا زووتر دەست پێ ئەەکەین و زووتریش ئەبێ بکرێتەوە. طبعاً بۆ مەمۆگرافی هەنێشتی تایبەتی عاممان پیشان ئەیات کە بیدایەتە بڵێن، ئیتر لە دوای مەمۆگرافیەوە کە شتێکمان بۆ دەرکەوت و زانیمان شتێکی هەیە، ئەو ئافرەتە شتی تری بۆ ئەکرێ، مەسەلا سۆنەری بۆ ئەکرێ، یا هەمانە مەسەلا لە عائیلەکەیانە زۆرە، یعنی ئەمە هۆکاری بۆ ماوەیان هەیە، مەجبورین لەو ئافرەتانە لەو خانمانەیە زووتر لە 40 ساڵیش دەست پێ بکەین. طبعاً ئەبێ بە سۆنەر دەست پێ بکەین، چونکە یەکەم بۆچی سۆنەر لەبەرەوەی پێش 40 ساڵ ئافرەت چڕی مەمکی زۆرە، مەمۆگرافی تەنها مەمۆگرافی شتمان پیشان نایات، کەواتە سۆنەر و مەمۆگرافیەکە پێکەوە زەڕورن بۆ ئەوەی ئێمە بگەینە ئەنجامی تەواوەتی. لە مەمۆگرافیا ئێمە مەسەلا کلسە، گرێیە، شێوازی تێکچوونی خانەکانە ئەیبینین، ئەمانەمان دەسەکەوێ. زۆربەی کات لە وڵاتان کە ئەمە ئەکرێت ئەم مەمۆگرافیا، یعنی سپاس بۆخوا تا ئێستا لای ئێمە هەم یعنی دایم بەردەوام مەوجودە، تێگەی لە خەسخانەکانە هەیە، لە کلینیکە تایبەتەکانە هەیە، کە هەیە لە کلینیکە تایبەتەکان ئیجگار بەو سعرە زۆرە نییە مقارنەتەن بەوەی وڵاتانی تر. ئەوان لەوێ کە ئەیکەن دوای 3 هەفتە بۆ مانگێک ئەنجا نەتیجە ئێنەوە بە ئافرەت، ئەنجا بانیەکەنەوەڵێن ئەم جارە پێویستە بە سۆنەرە. لای ئێمە یەکسەر هەموو شتێکی بۆ ئەەکەین، ئەگەر لە کلینیک بێ یا لە خەسخانە بێ موعدێکی ئەوەنە زۆر دووری نییە، یەکسەر بۆی ئەکرێ سپاس بۆخوا، ئیتر هەر شتێکی هەبێ بۆی بە دوواداچوونی بۆ کرێت بۆی تەواوەکرێ. بەنسبەت هۆکارەکانی چییە شێرپەنجە؟
هەیە هۆکاری بۆ ماوەیە واتە لە تایفەکەیە ئەنواعی نەخۆشی شێرپەنجیان هەیە بێجگە لە هی مەمەک مەسەلا هی سیەکانە هی کۆڵۆنە هی مەعیدە و بڵێن پرۆستات و ئەم شتانەیە بڕاستی پێویستیان ئەوانەی کە ئاوا زۆرە پێویستیان بە فەحسی جیناتە ئەگەر زانیمان ئەو جینەیان هەیە شەرتیش نییە لە سایاسا کە ئەوەی هەڵگری ئەو جینەیە لە سایاسا توش بێت بە نەخۆشی شێرپەنجە لەوانەیە ڕسکی زیادبوونی بە شێرپەنجە توشبوونی بە شێرپەنجە زیابێ بە لە سایە 25 بۆ سایە 30 کەواتە لە سایاسا نییە ئیلا توش بێت ئەو کەسە. هۆکاری ترمان هەیە نەزانراوە پەیوەندی بە جەوە هەیە پەیوەندی بە ژینگەکەمانەوە هەیە کە ئێستا پیس بووە لەوانەیە هۆکاری خواردن و ئەو شتانەی کە هەر پیسە بێت بەهۆی هۆکاری ژینگەیەوە هەمانە مەسەلا کێشەی هەنێک هۆرمۆن و ئەو شتانەیە هەمانە نەخۆشی پاک هەنێ نەخۆشی پاک هەیە کە خۆی لەوانەیە خۆی لە خۆیان ڕسک بێ بگۆڕێ بەشتی خراپ بۆیە دایمە ئەڵێن ئێمە شەرت نییە تۆ ڕاستە و ئافرەتە نەخۆشیێکی خراپی نییە بەڵام زۆربەی جار داوای لێ ئەەکەین ئەڵێن ئەبێت تۆ سامپڵێکت لێ وەربگرین زەرعەیەکت بۆ بکەین ئەو زەرعەیە بە سامپڵێک و لەژێر ئامێری سۆنەرە ئەکرێت سەح بکرێت ئەنێرێ بۆ مختەبەر لەوێ لە تاقیگەی شانەزانی فحوساتی بۆگرێ ئەگەر هەنێ خانەی چالاکی تیابەیە هەنێ خانە هەیە کە ئەزانین گۆڕانکاری بەسەرایەت وا باشترە ئەو کەسە و ئافرەتە ئەو شتە لابەرێت لە سنیان نمێنێت پێڵێن ئەڵێن تۆ یا ئەوە تا ئەمێنی تۆ لەژێر متابعەیەکی بەردەوام یا ئەوە تا لای ئەبیت چونکە ڕسکی ئەوەی هەیە بگۆڕێت ببێ بە شتێکی خراپ لەبەرەوە ئەمانە هۆکارن جاری وا هەیە بۆ ئەوەی بۆ توشبوون بە نەخۆشی شێرپەنجە ئەم پرۆگرامانە وە بیرهێنانەوەیە کە بۆ هەنێ خانم خۆتەزانی خانمان زۆربەی زۆریان بەهۆی سەرقاڵیەوە بەهۆی مەشغەڵەتی ژیان و ماڵ و مناڵەوە هەنێکیان ئیشی دەرەوەشەکەن خۆیان لە بیرەچێتەوە بەڵام زۆربەی زۆریان وشیارن یعنی ئەزانن مەسەلەن بە دوواداچوون ئەبێ بۆ ئەم شتانە بکرێت لە دوای تەمەنێکی معەنەوە زۆربەی زۆریان مشاریان هەیە بەڵام لەبیر ئەکەن کە ئەم شتە بکەن لەبەرەوە ئەم پرۆگرامانە زۆر باشە بۆ وەبیرهێنانەوە بێگومان وەرزش و ئەچێتە بابی لایفستایلی سەحیەوە کە ئێستا زۆربەی زۆری کاتەکان ئێمە تەشجیعی نەخۆشەکەین کە ڕاضە بکە ژیانێکی تەندروستی هەبێ شیرینی چەوری کەم کاتەوە بۆ مقاومەی لەش زیا ئەکا بۆ ئەوەی زاڵ بێ بەسەر ئەو خانە ناتەبیعیانە و چالاکانی کە لە لەشا دروست دەبێت و زاڵ بێ بەسەر هەموو نەخۆشیێک و طبعاً شێرپەنجەش تا حدێک زۆر لە خانمانمان هەیە خۆیانیان مەسەلا ئێمە ئەڵێن مەمۆگرافی ساڵانە ئەبێ بکرێت لە تەمەنی 40 ساڵیەوە و سۆنەریش بەلایانی کەم و ساڵی دووجار بیکات بۆ ئەوەی هەر شتێکی نامۆ هەبوو لە سنگیا بیزانێت بەڵام شتێکیش هەیە پێوترە سێلف ئەگزامینیشن واتە نەخۆش خۆی فەحسەکە شارەزای سنگی خۆیە بێ مانگانە بەلایانی کەمەوە جارێک ئەبێ فەحسی دەوری خۆی بکات لە سعات یعنی مەگەر وەکو سنگی خۆی وەکو سعاتێ بێنێتە بەرچاوی بڵێن لە سعایەکەوە دەست پێکات تا سعایەکی داهاتوو دەستی پیاهێنێ ئەمە وای لێ ئەکا شارەزای سنی خۆیە بێ هەر شتێکی نامووی تیا دروست بوو یەکسەر ئەزانێ هەستی پێکا وای لێ ئەکا زووتر بێت بۆ لای دکتۆر داوای یعنی پشکنین بکات بڵێت ئەمە چیە ڕوویاوە ئەمە ئەگەر مەسەلا شتێک بۆ ئەو شتانی کە ئازاریان نییە هەنێ جار هەیە ئازاری نییە هەنێ جارێ ئازاری هەیە لە پڕێکە ئازاری هەیە یەت ئەڵێ پێویستم بە سۆنەرە یا مەمۆگرافیە طبعا نەچێ بۆ لای دکتۆری تایبەتی مەمەک ئەو فەحسێکات توێویش ئەیانێرن بۆ لای ئێمە بە پێی تەمەنەکە ئیتر سۆنەر بێ یا مەمۆگرافی بێ یا هەردووکی بێ بۆ یەکەین هەنێ جار هەیە سوربوونەوەیەکە یان ئاوساویەکە یان هەست بە گرێ ئەکات یان هەستەکە حەجمی ئەم لە فەرقی هەیە یا مەسەلەن گۆی سنگی گۆڕانکاری بەسەر هاتووە مەسەلا چۆ بەناوە بەلایەکە خوار بۆتەوە یا مەسەل هەنێ ئفرازات هەیە ئفرازاتی سنگی کە دەری ئەیە مەسەلا ژەکە وەکو ژەک وایە یا ئاوێکی ڕوونە یا سەوزاوێکە یان خوێنە ئەمانە هەمووی ئێمە پێڵێن ئەلارمین ساین یعنی وەکو ئینزارێ وایە ئەبێ ئەو خانمە بە دوواداچوون بکات بۆ خۆی لێپرسینەوەی لێ بکات ئیهمالی نەکات ئێمە زیاتر لەبەرەوەی لەسەر شێرپەنجەیە
ڕاستی ڕێنمایەکانەوەیە هیچ ئافرەتێک با نەترسێت چەند زووتر ئەچی بە تەنگیەوە چەند زووتر ئەڕۆی بە تەنگیەوە باشترە لەبەرەوەی عیلاجەکان ئێستا فەرقی هەیە وەکو جاران نییە شێوازی عیلاج شێوازی عملیات هەمووی فەرقی کردووە سپاس بۆخوا هەمووی مەوجودە ئێستا لە وڵاتەکەمانە لە شارەکەمانە هەمووی هەیە دکتۆری باشمان هەیە چ لە جەڕاح چ لە ئۆنکۆلۆجیست واتە دکتۆری شێرپەنجە هەمووی مەوجودە کە هەستی کرد بە شتێکی نامۆ ئەبێ بە دوواداچوونی بۆ بکەیت و ئەگەر بینرا زانرا ئەمە شتێکی غێر تەبیعیە لەوانەیە بە سۆنەر و بە ئەشعە نەگەینە نەتیجە پێویستمان بە زەرع بێ واتە چەند سامپڵێک لەو گرەیە یا لەو هەر شتێک بێ لە سنگا مەوجود بێ سەحب بکرێ بینێرین بۆ مختبەری خانەزانی و فەحس بکرێت و بە پێی ئەوە قەرارەیرێ ئایا ئێمە بە عیلاج دەست پێکەین اینجا عملیاتی بۆکەین یا عملیات ئەکرێ بە پێی ئەوانە یعنی چونکە تەحدیدی شێواز و جۆری ئەو نەخۆشی ئەکات دەرەجەی ئەو نەخۆشیە تەحدید دەکرێ لە بەهۆی ئەوە ئێمە ئەتوانین بزانین چۆن دەست پێکەین لەگەڵ نەخۆشەکەیە طبعا هەتا زووتر بزانرێ چانسی لە دەستدانی سنگەکەی کەمتر بێت و هەتا گرێ بچووکتر بێت هەرو گرێ لا ئەبرێت خۆی و دەور و پشتەکەی لابرێ و ژێرباڵەکەش لەگەڵ یا پاکرێتەوە ئەگەر لەنفەگرەی هەبێ بەڵام ئەگەر گرەیەکی گەورە بێ بەداخەوە ئەڵێنە بێ سنگە لابەری جاری وا هەیە مەرحەلەیەکی زۆر بیدایی و شتێکی زۆر بەسیط و بچووکە و جۆرەکەی پێویستی ئەسڵەن بە عیلاجی کیمیاوی نییە هەنێ پشکنینی تایبەتی بۆ ئەکرێت و پێویستی بە عیلاجی کیمیاوی نابێت تەنها لەوانەیە پێویستی بە تشک بێت یا هەنێکی هەیە کیمیایی پێویستە تشکی پێویست نییە یعنی هەتا زووتر پێی بزانرێت عیلاجەکەی ئاسانترە کەمترە عملیاتەکەی ئاسانترە زووتر زاڵ ئەبی بەسەریا عیلاجەکەی مەسەلا ئەگەر بە 10 کۆرس تەواو بێ لە حاڵاتی زۆر بەقوتە ئەم بە 4 کۆرس تەواوە بێت زۆر کات هەیە وەکووتمان شەرت نییە یعنی ئەو ئافرەتە بێت بڵێ من گرەیە کەس بە گرەیەکەکەم جاری وا هەیە تەنها کیسە یا تەنها هەنێ ئیلتیهاباتە ئەمانەشتی مەسەلا درێژخایەنە ئەو ئافرەتە متابعەکە جاری وایە سێرەکەن گۆڕانکاریەکی لێ بەسەریەت ئەو کیسەیە ئەو شوێنە گۆڕانکاریەکی لێ بەسەر هاتووە مجبوری نەڵێن ئەمە لە پڕێکا گەورە بوو ئەمە لە پڕێکە حەجمی زیای کرد ئەمە لە پڕێکە گۆڕانکاری تری بەسەر هاتووە مەسەلا ئەبێ داوای زەرعی لێیەکەین بۆیە ئەڵێن بەردەوام پشکنین بەردەوام بە دوواداچوون هەر گۆڕانکاریەک کە ڕوویا هەستی پێەکەین پێش وەختە پێی ئەزانین زەرعی لێداواکەی هەنیە بەهۆی زەرعەکەوە بایۆپسی واتە بەهۆی ئەوە سەیرەکەی خانەی چالاکی تایاننا ئەمانە هەنێ خانەی چالاک هەیە ئەو گۆڕێن قابلی گۆڕانکارین بۆ نەخۆشی خراپ یا مەرحەلەیەکە پێش نەخۆشی خراپ و پێش شێرپەنجە لەبەرەوە ئەمانە یعنی بە هەنێ مەسەل مواسەفاتی تایبەت هەیە کە لە مامۆگرافیەکەیە لە سۆنەرەکەی دەرەکەوێت بەپێی ئەوە قەرارێن کە ئەو زەرعی بۆ بکرێت و جاری وا هەیە بەوەش ناگەنێ نەتیجە مەسەلا سێرەکی خانمەکە سنگی زۆر چڕە پێڵێنێ بێ MRI بکەی لەبەرەوە بەهۆی بە یارمەتی ئەوە اینجا ئەتوانین هەر ناگەنێ نەتیجە زەرع داواکەین کە زەرعەکەمان داوا کرد ئەوەیە هەنێ خانەی چالاکی تیا ببینیە خانەی شێواوی تیا ببینیە خانەی پێش مەرحەلەیە پێش شێرپەنجەیە ئەوە ئیتر ئەوانن کە ئەگۆڕێن ڕزکی گۆڕانی هەیە بە ئافرەتەکاڵین ئەبێ لا ببرێت پێشوەی بگۆڕێت زۆربەی کاتەکان خانمان ئەترسن لەوەی بچن بۆ پشکنین ئەڵەن نەکو شتێکی تیابێت طبعاً حەقێتی ئەترسێت بەڵام ئێمە ئەڵێن مەترسە لەبەرەوەی هەتا زووتر تەشخیص بکرێ هەتا زووتر بە پیریۆ بچی عیلاجەکەت ئاسانترە داوای یارمەتی بکە بێگومان یارمەتی هەیە لە هەموو کاتێکە گرنگی بە خۆت و بە جستەی خۆت بە تەمرینی ڕاضی ئەگەر بۆت بکرێ زۆر باشە بۆت ناکرێ بچیتە دەرەوە لە ماڵەوە بیکە مەشغەڵەت و سەر قاڵی وات لێ نەکا خۆتە بیر بچێتەوە خواردنی سەحی شیرینی چەوری کەمکردنەوە ئەمانە هەمووی ڕۆژانە یعنی بێ بە شێوازێکی ژیان لە ژیان تابێت تا بەرەو یعنی بەرەوچوونی هەموو نەخۆشیەکە کەمترە بێت توشبن بە هەموو نەخۆشیەک نەک هە تەنها شێرپەنجە شەکرەیە زەختە لەگەڵ تەمەنە ئەمانە
زیا ئەبێت ئەمانە هەمووی بەسەر یازاڵەبی کۆنتترۆڵیشی زیاتر ئەبێت لەبەرەوە گرنگیدان بە خۆمان و بیرنەچوونەوەی خۆمان بە تەئکید زۆر زەڕورە.